بەڵێ هەر لە واشنگتن دەمێنینەوە سەبارەت بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر گروپە چەکدارەکان پۆل دەیڤیس لێکۆڵێری سیاسی و سەربازی لەگەڵمانە بێ بەڕێز پۆل سوپاس ماوە دەبوونی بەڕێستا بەڕێز پۆل خێراتیش بۆ کوردستان 24 ئەمریکا وەکە پیوست ئارمانجێن خۆیان دروست بەدەست خستن لەسەر گروپێن چەکدار لە عێراق و سووریایە وەکەوترێ ئاماژەکانی خۆیان پێکاوە بەڵام ئەوەی کە من پێم وایە من ناتوانم بڵێم پێکاوێتی یان نا بەڵام وەک خۆیان دەڵێن پێکاویانە و بە شێوەیەکی باش و میلیشیەکانیان کردوتە ئامانج زۆر باشە بەڕێز پۆل پێ دوانیە جوگرافیای شەڕ و کار و کاردانەوەکانی ئەمریکا و گروپەکانی سەر بە ئێران فراوانتر بێت ناوچەکە زیاتر بگرێتەوە بەدڵنیاییەوە کێشەکە ئەوەیە کە ئەمریکا لە ناوچەیەکایە کە چەندین هێزی جیاوازی تێدایە ئێران عێراق سووریا میلیشیای جیاواز و ڕاوێژیشیان پێدراوە لەبارەی ئەمەوە من دڵنیاتان دەکەمەوە بەڵام ئەمە شەڕگەیەکە کە زۆر تێکەڵە ئاڵۆزە و هێزی جیاوازی تێدایە واتە تۆ دەبێ حسابێکی جیاوازی بۆ بکەیت بۆیە قسەی کۆتایی ئەوەیە کە ئێران هێزی سەرەکیە و لە پشتی هەموو ئەم میلیشیە جیاوازانەوەیە لە وڵاتە جیاوازەکان بە پارە بە چەک هاوکاریان دەکا هەتا ئەو کاتەی ئەم پارە و چەکە لە ئێرانەوە ڕانەگیرێ ئەم شەڕ و ململان و پێکداچوونە بەردەوامە دەرئەنجامە بەردەوامبوونا وان ئێرش و ئێرشکاریان ژالیێ گرۆپان بە بۆ سەر هەفتوو یعنی لە داویە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بەر یەکهەفتنە ئەمریکی و ئیرانی ڕۆدەداتن ئەم ئیدارەی ئێستا من پێم وانییە کە ئەم ڕوبەڕبوونەوە ڕاستەخۆیان ڕوو بدا ئەکرێ هەر ئەوا لە ڕێگەی حەماس و حیزب الله و میلیشیەکانی دیکەوانەی کە لەژێر کۆنتترۆڵی ئێراندان ئەم شەڕە بکرێ هەتا ئەو کاتەی ئێران کە خۆی بەڕاستە و خۆ نێتە ناو شەڕەکەەوە ئەمریکا بە هیچ شێوەیە ناچێتە شەڕی ڕاستە و خۆ لەگەڵ ئێران زۆر باشە بەڕێز پۆل پێتان وانە هێرشانە بێژگەرەوەی کە گورزێکی سەربازی بوو لە گروپە چەکدارەکان پەیامێکی سیاسیش بوو بۆ ئێران و وڵاتانی دیکەی ناوچەکە بەدڵنیاییەوە بەڕوونی دیارە کە میلیشیەکان کە لەژێر باڵی ئێراندان دەبێ پێشبینی بکە کە ئێستا هێرشیان دەکرێتە سەر کاتێک کە تۆ سێ سەربازی ئەمریکی دەکوژی ژمارەیەکی دیکە بریندار دەکەی بە دڵنیاییەوە دەبێت چاوەڕێی وەڵامی ئەمریکا بکەیت ئەمە پێشبینی کراو بوو ئەوەستێتە سەر ئەوەی کە چەند زیان ئەگەیەندرێ بەو میلیشیانی سەر بە ئێران وە چۆن ئەمریکا ئاوێ پەیامەکەی خۆیان نێرێ و بەڵام من پێم وایە پەیامەکە بەهێزنە بەو شوەیە کە دەبوو بەهێزتر زۆر باشە بڕێز پۆل ئەمریکا دەبێژیتن ئەو ئێرشن هاتینەکردن دەستپێکە دەدەمێن داهاتیدا پێنگاوێن زێدەتر دا ئاوێژن وەکە دو کوردەواریە خۆدا هەرێما کوردستانێ دەبێژن ئەڤە لێلەیە هێشتا لولو هەرمایە دەهەمبەردا بەرەیا مقاومە ئەو گرۆپێن چەکداژی دەبێژن دەدەمێن داهاتیدا ئەمێ تۆلڤەکردنەکە تند یاوان ئێرشان بکەین هەنی پرس ئەڤەیە هەمیشە ئەمریکا دەگوت ئەم ڕێنادەین کو بەرەیەندن ژە شەڕی غەزە و چەکدارێن حەماس دگەر ئیسرائیلێ ڤەبن بەرە بەرفرە ببن یعنی ئەڤە دەستپێکن یان ئاماژێکن نینە بۆ بەرفرەبوونەوان بەرەیان ئەم شەڕە فراوان دەبێ وچە هیچ ڕێگەیەکی دیکە نییە کە نکۆڵی لێ بکەی بەڕاستی کێشەکە ئەوەیە و مێژوش پێمانەڵێ کە ئەوەی کە ئێمە ئەگەر وەڵامێکی کەمماندا بێتەوە کەمترین هێرشمان کرد بێ تون بە تونتر هێرش کراوەتەوە سەرمان ئەمە مێژوو پێمانەڵێ ئێمە هەر کاتێک لە پێگەی بەرگریدا بووبین و بەرگریمان کردبێ میلیشیەکانی ئێران و هێزەکانی دیکە ئێستاش مەبەستمەوەیە زیاتر هێرش دەکەنەوە سەرمان چونکە ئێمە لە پێگەی بەرگری داین چونکە ئەوان دەزانن کە هەتاوەکو ئێمە بەم شێوەیە وەڵام بدەینەوە ئەوان
موشکمان تێگرن درۆنمان تێدەگرن و خۆیان ئامادە دەکەن بۆ هێرشێکی دیکە تاکە ڕێگە من جارێکی دیکە دێڵێمەوە تاکە ڕێگە بۆ ڕاگررتنی ئەم هێرشانە دەبێ ئەم سەرچاوی چەک و پارە و پاڵپشتیا بۆ ئەم میلیشیانە ڕابگیرێ وشک بکرێ مەبەسمەوەیە کۆگاکە و جبەخانەکانیان وشک بکرێ هەتاوەکو ئێران ڕانەگیرێ ئەم هێرشانە بەردەوام دەبێت. زۆر باشە بەڕێز پۆل دەیڤس ڤەکولەری سیاسی و سەربازیش واشنگتن گەلمەوەی گەلێکی سوپاس.